سلام خندە خوارەحم عزیزە HR مانیجەرم لە گروپی کۆمپانیەکانی سەرد لە ڕێگەی چەند هاوڕێیەکمانەوە زانیاریمان پێگەیشت کە پێشەنگای هەلیکاری ڤیم ئەکرێتەوە. خۆشبەختانە بەشداریکردنەکەمان زۆر ئەرێنی بوو. لە ڕێگەی ڤیم فاندێشنەوە توانیمان داتابەیسی سیڤیەکانمان دەوڵەمەندترکردن بە سیڤی باشتر و گونجاوتر. لە ڕێگەی پێشەنگای هەلیکاری ڤیمەوە توانیمان لە زیاتر لە 200 کەس قسەیان لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە بتوانین چاوپێکەوتنیان لەگەڵا ئەنجام دەین بۆ جێگرتنەوەی ئەو پۆستانەمان کە بەتاڵ بوون. هەتا ئێستاش ئێمە بەردەوام پەیوەندی ئەکەین بۆ سیڤیانەوەی کە لە پێشەنگای هەلیکاری ڤیم دەستمان کەوتون، چونکە ئێمە ڕوبەڕوو ئەو کەسانەمان بینیوە کە سیڤەکانمان لێ وەرگرتوون، هەتا حدێک توانین بڵین زانیاریکی باشمان هەیە دەستکەوتووە و تا بتوانین گونجاوترین یان شیاوترین کەس بۆ شوێنی شیاودا بنین. بۆ ئەوەی لە ئێستا لەسەر ئیشی خۆیانن بەهۆی پێشەنگای هەلیکاری ڤیمەوە 5 کەس. هەر پۆزیشنێک هەر جێگەیەک بکرێتەوە لە لای ئێمە ئەچینەوە ئەگەڕێنەوە سەر و سیڤیانە و ئەچینە پرۆسەی مقابلەوە. ئێمە پێشتر پۆستمانە کرد، دواتر سیڤیەکانمان بانگە کرد و شۆرت لیستمانە کرد. ئەتوانین ئێستا مەجموعەیە کاتمان بۆ بگەڕێتەوە بۆی کە ئێمە کەسەکەمان بینیوە یەکسەر بانگێکین ئەزانین بۆ کوێ باشە یان زیاتر قسەی لەگەڵاکەین دانیشین. پێم باشە ئەم نوع پێشەنگایانە ساڵانە هەبێت یان بەپێی مەجال زۆر بێت لە بەروی کە کۆنێکشنێکی باش دروست ئەەکەین لە ناویەکە هەم خاوەنکار هەم HR هەم ئەو کەسانی کە پێویستیان بە هەلی کار هەیە زیاتر لە پێشەوەی یەکتری ئەبین و نزیکە بنەوە لە یەکتری و تا بزانین لە بازاڕی کارە کێ هەیە و پێداویستیەکان چین و پڕکردنەوەی چۆن ئاسانە بۆمان.